بەگومان بۆ ئەوەی وڵاتێکی پێشکەوتوت هەبێت بۆ ئەوەی وڵاتێکی دامەزرا و وەکو دەڵێت بەهێزت هەبێت پێویستە لە بناغەوە دەست پێ بکەیت و بناغێکی جوانی بۆ دامەزرێت. ئەم بناغە باشە و پتەوەش با چی دادەمەزرێت بگومان بە زانست و زانیاری وەروەها کەرتی پەروەردە دادەمەزرێت و پێویستە کەرتی پەروەردە بەرەو پێش بترێت و بەپێی گۆڕانکاریەکان و پێشکەوتنەکان گۆڕانکاری لە کەرتی پەروەردەدا بکرێت و هەروەها کەرتی پەروەردەوە ئەکات کە تاکێکی دروستکەر و تاکێکی خزمەتکار و تاکێک کە بەرهەم بهێنێت کە خزمەت بە وڵات بکات و هەروەها وڵات و شار و لادێ و سەرجەم سەکتەرەکان بەرەو پێش بەرێت. جا لە هەرێمی کوردستاندا نەک ئەوەی کە فەرامۆشکردنی کەرتی پەروەردە چەند ساڵێکە لە ئارادایە بەڵکو ئەوەی کە ئینتیمایەک لای خەڵکی و لای تاکان دروست کراوە کە خوێندن هیچ بەهایەکی نییە و ناگەی بە هیچ لە ڕێی خوێندنەوە. باس لەوە دەکەین بزانین ئایا فرامۆشکردنی کەرتی پەروەردە هۆکارەکان چین کە فرامۆش کراوە و زەرمەند لە فرامۆشکردنی پەروەردە و هەروەها گرنگینەدان بەم کەرتە کێ زەرمەند ئەبێت لێ و هۆکارەکانی پشتەوەی فرامۆشکردنی کەرتی پەروەردە چین و مەبەست لێی چیە. گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکەم هودا محەممەد مامۆستا کە لە ستۆدیۆ لەگەڵمدایە. زۆر بەخێوی خاتوودا. خاتوودا باشە بۆچی کەرتی پەروەردە کە یەکێکە لە کەرتە گرنگەکان و سێکتەرە گرنگەکانی کۆمەڵگا بۆ بەرەو پێشچوون و هەروەها بۆ ئەوەی کە تاکێکی پڕ عیلم و معریفەت و هۆشیار بەرهەم بێنێ بۆچی فرامۆش ئەکرێت؟ بەداخەوە بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ بانگەشتەکەی بەڕێستان. بەداخەوە ئێمە چەند ساڵێکە ئیبینین بە هەموو جۆرەکانێک لە کەرتی پەروەردە ئادرێت فرامۆش کراوە بە هەموو جۆرێکەوە. ئێمە هەمومان ئەزانین بناغە و ئەساسی هەموو کۆمەڵگایەک پەروەردەیەتی وەزارەتی پەروەردەیە قوتابخانەکانن. بەڵام بەداخەوە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کەرتی پەروەردە بە هەموو جۆرێک فرامۆش کراوە، چ لە ڕووی پەروەردەیەوە بێ چ لە ڕووی زانستیەوە بێ. یعنی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک یاسا دەرەکات کە ینی ئەو یاسانی خۆی دەرەکاتەوە لە قوتابخانەکانە یان لە وەزارەتی پەروەردەکە تەعمیمەکرێ خۆی بەجووی یاساکانی خۆی ناکاتەوە. ئەو کەسانی با بڵێن ئێمە قوتابیانمان کە لە قوتابخانەکانن یعنی وایان لێ کراوە ئێستا قوتابی ئێمە هەیە وای لێ کراوە کە ئیحتیمام بە خوێندنێک نایە. زۆر قوتابی هەیە قسەی لەگەڵەکەی بێ ئومێدە بێ هیوایە یعنی جەوێکیان ڕخساندووە خوڵقاوە بۆ ئەم قوتابخانە بە زیندانەوە یعنی زۆر قوتابی بەڵێ زۆر قوتابی هەیە کە دێتە قوتابخانە تەنها چاوی لەسەر کاتژمێرەکەی قوتابخانەکەی تەواوێت. بەداخەوە کە ئەمە هەمووشی هۆکارەکانی ئەو جەوەی ڕخساوە کە ئێستا لە قوتابخانەکانە بە هەموو حاڵەتێکەوە کە چەندین ئێمە با بڵێن ئێمان هەیە کە ئەم جەوەی ڕەخسانوە کە قوتابی وای لێ دێ بەداخەوە کە ئیحتیمام بە خوێندنەیە ئیحتیمام بە پەروەردنەیە و یعنی قسەیەکی کە لەگەڵەکەی قوتابیڵێ بۆچی بخوێنم خۆ ئەلانێ ئایندەیەکم نەبێت. ئەمە بەداخەوە ئێستا لە قوتابخانەکان زۆربەی قوتابیمان هەیە ئیحتیمامێک بەوە نادا. باشە مەبەستی پشتەوەی ئەم فرامۆشکردنی کەرتی پەروەردە چییە؟ ئایا مەبەستێکی تاکە کەسی و مەبەستێکی جیاوازتری لە پشتەوە یاخو مەبەستێکی سیاسی دەکرێت بڵین یان چۆنە؟ خۆی ئەڵێ ئەگەر بتەوێ کۆمەڵگەیەک بڕوخێنی یەکسەر دەست بۆ پەروەردەکەی بە کە تۆ ئەگەر ئەو کۆمەڵگەیە یعنی بتەوێت لە ناوی بەری پەروەردەکەی لە ناو ببە هەموو شتێکی لە ناوە بچێت. ئەم یعنی هۆکاری سیاسی لە پشتەوەیە، هۆکاری با بڵێن ئابووریشی لە پشتەوە کە استفادەیەکی شخصی بۆ هەندێک کەس هەیە. کەرتی پەروەردە بۆیە فرامۆشکراوە. بۆ نمونە دێت قوتابخانەیە هەر لە مقابلی قوتابخانەیەکی حکومیدا قوتابخانەیەکی ئەهلیدا دەمەزرێنێ ئیحتیمامێکی تایبەت ئەیە لە چەند ڕوویەکەوە بەم قوتابیانە وای لێ دەکات یعنی زۆربەی خەڵکی بیر لەوە دەکاتە مناڵەکەی خۆی لە قوتابخانەدا بەڵام لە عینەن کاتە لەوانێ ئابووری ئەو ماڵە ڕێگە بەوە نەیات کە مناڵەکەی هەندێکیان ئەگەر تۆ کەرتی پەروەردەکەت لە ناوچوو منداڵ نەخوێنەوار بوو وردە وردە تۆ جیلێکی نەخوێنەوارە پێکێنە جیلێک کە هیچ ئینتیمایشی بۆ کۆمەڵگاکەی نامێنێ بۆ نیشتیمانەکەی نامێنێ. دوای ئەوە ئەم جیلێک کە پەروەردە ئەبێ کە زانست نییە کە بۆ نمونە لە ئاستێکی باڵایانە با بڵێن زانستەکەی خوێندنەکەی ئەو کاتە هەندێک کەس بۆ مەرامی شخصی خۆی ئەتوانێت بە ئاسانی بە پارەیەکی کەم بەکاری بێنێت و ئیشی پێ بکات کە ئەمە دوجار دیسان دەگەڕێتەوە بۆ با بڵێن ئەم قازانجە دوجار دەگەڕێتەوە بۆ ئەو
هەندە شخصانەی کە یانەوە بۆ مەرامێکی تایبەتی خۆی لە ڕووی سیاسی بێت لە ڕووی ئابووری بە ئیستفادێکی شخصی و تایبەتیان لێ بکەن. زۆر باشە ئەگەر جیاوازێ بکەین لە نێوان ئەم چەند ساڵی ئێستادا وەروەها چەند ساڵانێکی پێشتر و با بڵین ساڵانی نەوەتەکان کە لەوانەیە بەرەو پێشچوونێکی باش لە پەروەردەیانەوە بێ ئایا جیاوازەکە هەست پێ ئەکرێ بەوەی کە پێشتر باشتر بۆ لەوەی کە لە ئێستادا بوونی هەیە؟ بەتەکیدی ینی تۆ بۆکۆ تەجربەیەکە لە ناو قوتابیانە هەمانە با بڵین ساڵانی پێشووتر قوتابی ئەچوویتە قوتابخانەکانەوە قوتابی لە پۆلی دوو یعنی ئەمەش نمونەیەکی زۆر بچووکە کە من باسیەکەم قوتابی گەشتە پۆلی یەک پۆلی دوو یان پۆلەکانی تر بە ئاسانی خوێنەوەیکی بە ئاسانی خوێندەوە. ئێستا وای لێ کراوە بۆ نمونە چەندین کێشەی دوای لە یەک بایکۆتە یان هەر عینێکی ترە نەمانی عنیها هەست و حەزی قوتابیە بۆ ئەم خوێندنەی قوتابی هەیە گەشتۆتە پۆلی شەشی سەرەتایی تا ئێستاش نازانێ بە ئاسانی ینی خوێندنەوەی شتێکی بیتێ بە ئاسانی خوێنێتەوە تەنانەت کە خوێندنەوەیکی سادە و ئاساییشە. زۆر باشە کێ زەرمەند ئەبێت لەوەی کە خوێندن فرامۆش ئەکرێت کەرتی پەروەردە فرامۆش ئەکرێت لە بەرامبەریدا کەرتی ئەهلی هەبوونی هەیە لەوانەیە گرنگێکی زیاتر بە کەرتی ئەهلی بدرێت وەک لە حکومیەکە ئایا زەرمەندی سەرەکی لەم نێوەندەدا دەبێت کێ بێت؟ خۆی با بڵێن ئێمە لە کوردستانە بە زۆرینە خەڵکەکەمان لە ئاستێکی زۆر بەرزانیە کەواتە زۆرینەی خەڵکی کوردستان بەعام زەرمەندن لەمە مناڵەکانمان و ئەو قوتابیانەی کە لە قوتابخانەکانن کە هاو ئاستی با بڵێن شوێنەکانی تر هاو ئاستی قوتابخانە ئەهلیەکانیان هاو ئاستی وڵاتانی دەرەوە کە بەردەوام بانگەشەی بۆ ئەوکەین وینەکەین بەرەو پێش ناچێت یەکەم زەرمەند قوتابیە کە تۆ ساڵانێکی تەمەنی ئەڕوا بەڵام ئیسفادێکی لە زانستەکەی نەکردووە هەمومان نەزانین زەرمەندی یەکەم کۆمەڵگەی کوردی کە زەرمەند دەبێت لە نەبوونی ئەم زانستە. باشە ئاستی معرفی و ئاستی زانیاری تاکەکان دەکرێت بڵین بۆ 15 ساڵی بۆ 20 ساڵی تر چۆن دەبێت لە ئەنجامی ئەم فرامۆشکردنەوەی کەرتی پەروەردە لە ئەنجامی ئەم داڕوخانەی کەرتی پەروەردەیە؟ ئێمە لە کاتی طبعا لە چەند ساڵێکی پێشوو بەهۆی بایکۆت و بەهۆی داخستنی هەندێک قوتابخانە دواتر نەخۆشی کۆرۆنا کە هات قوتابخانەکان بۆ ماوەیەکی زۆر داخرا هەردووە بە دوای یعنی هەردووە بەدای ئەوە کە قوتابخانەکان دەستیان بە خوێندن کردەوە هەمومان بینیمان کە ئەو قوتابیانی ئەو جیلەی کە ئێستا ئەو جیلانی کە لە پۆلیەکی سەرەتایە بوون کە ئەم شتانیان بەسەر دەهات ئێستا ئەو قوتابیانە چوونەتە پۆلینۆ. ئێستا ئێمە هەر لە ئێستاوە زەرەری نەبوونی ئەو کاتانی کە قوتابخانە داخراوە ئێستا زەرەرەکەی بەچاو ئەبینین. یعنی قوتابی نەیتوانی و ئەو زانستەی لەو ساڵانە بەپێی پێویست بەپێی ئەو لەوێتان و ڕیزبەندیانەی کە هەیە پۆل بیبڕێ بەداخەوە نەیتوانی وەستیعابی کات کە ئەمەش بۆ هۆکارێکی ئەوە ئەم چەند ساڵە کە قوتابیەکی زۆر ڕوو لە قوتابخانە ئەهلیەکان هەیە ڕێنووسی تاوانیە هەیە پیتەکانی کوردی بەباشی نازانێت بەتەکیدی یعنی ئێمە قوتابیمان هەیە قوتابی گەشتۆتە پۆلی نۆی بنەڕەتی بەداخەوە کە ئاماڵێن بەداخەوە خوێندن و نووسینەوەی هەتاکە ئێستا تاوانە بۆکە ئێمە لە ناو جیلی دایک و باوکانمانە ئەبینین کەسمان هەیە شەشی سەرەتایی تاوا کردووە یعنی خوێنەوەیکی کتێبە خوێنێتەوە خوێنەوەیکی زۆر باشی هەیە بێجگە لە ئەوانەکەی بەڵام بەداخەوە ئێمە هەمانە ئێستا ڕێنووسی تاوانێ بۆ نووسینێکی ئاسایی کە لە قوتابخانەکەی خۆیان هەیە لەو کاتە تەنانەت گرنگیە درا بەوانەی کە خوێنەواریشیانی دووبارە بچنەوە بەرخوێندنیش بەڵام بەداخەوە ئێستا جەوەکە وای لێ هاتو ئێمە قوتابیمان هەیە ینی لە ساڵی 2025 جابی قوتابی هەیە لە ئاستێکی زۆر خوارەوە یان قوتابیمان هەیە گەشتۆتە کۆتاکانی خوێندنی لە شەشی ئەعدادیە با بڵێن کە 12ی ئامادەی ئێستاکە گەشتۆتە ئەو ئاستە سەواز لە خوێندنە هێنێ لەبەرەوەی هیچ ئومێد و هیوایەکی بۆ نەهێڵراوەتەوە بەداخەوە. باشە بۆچی دەسەڵاتداران کەرتی پەروەردە بە ئامانج دەگرن؟ هۆکار چییە؟ هەر شتێک هەر گۆڕانکاریەکی با بڵێن سیاسی ئابووری کەلتوری بێتە ناو هەر وڵاتێکەوە ئەو کەسانی کە یەکەم کەس پێشەنگن لەم گۆڕانکاریە گەنجانن ئەو کەسان یعنی تۆ ئێستا گۆڕانکاریەکی تەکنۆلۆژی دێتە ناو کۆمەڵگەیەکی ئێمەوە ئەو کەسێک کە یەکەم کەس وەری دەگرێ ئەوانن کە تەمەنێکی کەمتریان هەیە گەنجانن ئەوانن کە معڕەزن بۆ هەنێشت کەواتە
تو ئەگەر بتەوێت گۆڕانکاریەکە بەلانی ئەرێنیدا بیبیت بەلانی خۆتا ڕایکێشی ئیشکەری خۆت زۆر بێ بۆ نمونە هەدەفێکت هەیە بەلاریبردنی ئەم کۆمەڵگایەدا کەواتە دەستی خستۆتە سەر باشترین سێکتەر کە پەروەردەیە کە گەنجانن لەبەروی ئەو شتەی کە ئەوێ ئەو هەدەفەی کە ئەوێ ڕاستەوخۆ ئەی پێکێ بۆ نمونە ئەوێ گۆڕانکاریەکی سیاسی بکات ئەوێ گۆڕانکاریەکی کەلتوری بکات ئەوێ گۆڕانکاریەکی ئابووری بکات چونکە ئەوان زووتر شتەکان قوبوڵەکەن بەداخەوە ئێمە ئەبوایە کار لەسەر ئەوە بکرایە کە مادام ئێمە ئەمانە پێشنگن لە گۆڕانکاریەکاندا ئێمە هەوڵمان باە ئەو گۆڕانکاریانە کە بێنین ناو کۆمەڵێکی کوردیدا بەلایانی ئەرێنی ئیجابی دابی بین بەڵام بەداخەوەی ساخۆ ئەمە خۆمانی بینین هەموو گۆڕانکاریەکان بەلایانی سلبی دابرێت. لە هۆکارەکانە باست لە لایانی سیاسی کرد کە ئامانج لێ فەرامۆشکردنی کردی پەرۆدە لەوانەیە لایانی سیاسی بێت و لە نێویشیاندا بوونی خوێندنگە ئەهلیەکان. ئایا ئەم خوێندنگە ئەهلیەکان چ زەرێکیان لە کردی پەروەردەی حکومی داوە و دەکرێت بڵین کە ئەم خوێندنگە ئەهلیانە لە نێوان ئەو خەڵکانی کە بوونیان هەیە لە ناو کۆمەڵگایەکدا چینایەتیش دروست دەکات؟ بەتەکیدی ئەوە دروستکردنێکی چینایەتیە وەکو تەجروبەی خۆمان و بینینی خوێندنگە ئەهلیەکان بەناو ناو نابین بەڵام ئەم خوێندنگە ئەهلیانەش ئێستا کە هەیە ئەو زانستەی بە تەواوەتی تێدا نییە کە تموحی هەنێ خەڵک بڕکاتەوە ئێمە قوتابیمان بینیوە لە خوێندنگە ئەهلیەکەوە هاتوێتەوە یعنی بۆ حکومیەکان هەنێ شت هەیە هەنێ زانستی هەر فێر نەبووە ئەمەش تەنها پارەیەکە ناوێکی گەورەیە بەڵام زۆربیان بێن ئاوەڕۆکن زۆربیان بەداخەوە من ئەواڵم ئەو گرنگیەکی ئەدرێ بە هەندە لایانی تر لە خوێندنگە ئەهلیەکانیشە ئەوەندەی گرنگی بۆ نمونە بە زمانێکی تر ئەدرێ گرنگی بە فێربوونی زمانە کوردیەکە و زانستەکە نادرێ ئەوەندەی گرنگی بە هەندێک چالاکی ڕووکەشی ئەدرێ لە خوێندنگە ئەهلیەکانە و فێرکردنی قوتابی لە جیاوازیەکە قوتابی هاتووتێتی ناتوانن لە قوتابیانی حکومیە وانە بخێنم وای لێ کراوە بۆ نمونە لە زۆربەی خوێندنگەکانە بۆتە هۆی دروستکردنی طبقاتێک لەبەرەوەی لە ڕووی ئیمکانیەتێکی با بڵێن ترەوەکە لە بەردەستایەتی لە قوتابخانە حکومیەکە هەنێ ئیمکانیەتی هەیە هەنێ شتی هەیە لە بەردەستایە بەداخەو لە قوتابخانەی حکومیە ئەم شتانە نییە کە هەنێ ئێمە قوتابیمان لی مەحرومەکە ئێمە ئێستا لەم ڕۆژگارە یاژین ئێمە قوتابیمان هەیە لە قوتابخانەکە لە زۆربەی قوتابخانە حکومیەکانە ئێستا قوتابی هەیە ڕەحلەن لەسەری دانیشێ لە پارێزگای سلێمانی قوتابی هەیە بەڵێ قوتابی پۆلمان هەیە یعنی هیچ ستاندارێکی هینی با بڵێن پۆلێکی ستانداری تیان نییە یعنی تۆرە پۆلێکت هەیە زۆر جار لە شوێنێکە 3/4 قوتابی تایە 35 قوتابی بۆ 40 قوتابی لە پۆلێکا بێت کە ئەمە هیچ یاسایەک ئەمە ناگرێتەوە خۆی باشە لەگەڵ ئەوەدا کە باس لە فەرامۆشکردنی کردی پەروەردەکرێت لەلایەن حکوومەتەوە بابەتێکی دیکەژێتە پێشەوە کە ئەوێش پێنەدانی موچە و شایستی داراییە بە مامۆستان تا چونێک ئەمەش کاریگەری کردوتە سەر ئەوەی کە دووبارە زەرەر لە کردی پەروەردە و لە مامۆستایان و هەروەها لە خوێندکارانیش بدات. ئێمە هەمومان نەزانین ئەوانەی کە لە کردی پەروەردەیان کار دەکەن مامۆستایانن و ئەوانەشی کە دەخوێنن قوتابیان ئەم قوتابیانە مناڵی زۆر بەشیان ئەکەوێتەوە دووبارە مناڵی موچەخۆرانن مناڵی مامۆستایانن بەداخەوە پێنەدانی ئەم موچانە ئێستا ئێمە وا لە نیوەی مانگی 11 لە ساڵی 2025 موچەی 2 مانگ تا ئێستا فەوتاو نەدراوە هیچ قسەیەک و باسێکیشی لەسەر نییە شایستەی دارایی فەرمانبەران بەگشتی و مامۆستایان بە تایبەتی لە ساڵی لە 21 دوانزەی ساڵی 2015 بە پێی بڕیارێکی نایاسایی ژمارە 56 لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بڕیارێکی بۆ دەرچوو ئەم بڕیارە لەلایەن وەزارەتی داراییەوە لە 26 یەکی 2016ەوە هەتاکو ئێستا بڕیارە جێبەجێ کرا و بەردەوامە هیچ شایستەیەکی دارایی کە ئەکاتە پلەبەرزکردنەوە هی فەرمانبەران و مامۆستایان بە تایبەتی نەکراوە کە ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە نەک ئەوەش نکراوە ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە بۆ نمونە مامۆستایان کێشیان بۆ دروست بێ بۆ نمونە مامۆستامان هەیە زۆر دوورە لە شوێنی جوگرافیایی وانە خوێندنەکەی پێویستی بە مادەیەکە بێ تا بڕات وانەکە یعنی دەرونی مامۆستاشیان بەداخەوە فەرمانبەرانیان بەم جۆرە تێکیاوە لەوانەیە
هەموو جار دەڵێن پارە هەموو شتێک نییە بەڵام تۆ دوجار پێویستت بەم پارەی ئەبێت تا بتوانانی بگەیتە ئەو شوێنی جوگرافیای یعنی کە تۆ پارە نەبوو کە مامۆستا و فەرمانبەر ئەم پارەی وەرنەگەر بازاریش چکەلەوەی بۆ هاتو چۆش پێویستێتی مامۆستاکەش خۆی خوێندکاری هەیە مناڵی بەتەکیدی هەر پێشتر باسیەوەمان کردوتمان ئەمانە هەمووی مناڵی ئەو موچە خۆرانن چکە ئەگەر ئەوەی کە با بڵێن مناڵی خۆیان بێ ینی حکوومەتی هەرێم ئەوانەی کە مەسئولێکی بچووکیش بن مناڵەکانی خۆیان بە قەناعەتێکی تاوە لە قوتابخانە حکومیەکان ناخوێنن بەداخەوە. زۆر باشە بابەسێک لە دەروی شارەکان بکەین یاخود ڕێگەکانی هاتوچۆ و تەنانەت خزمەتکردن بە بینای کەرتی پەروەردە و واروەها بوونی خزمەتکردنی باشی ئەو شوێنانەی کە قوتابیان تیانە دەخوێنن ئایا ئەمانە تا چەندێک دەکرێت بڵین بە مەبەست خزمەت ناکرێن وەروە تا چەندێک کێشەیەشی بۆ مامۆستایان و هەروە خوێندکارانی بە تایبەت دەروی شارەکان دروستکردوە لە لادیەکاندا؟ لە گوندەکانە ئێسامە زۆربەی گوندمان هەیە قوتابخانە تەنها سەرەتایی تایە ئەویش لێکەوە بۆ 6 خۆی ئێستا کە بۆ بە بنەڕەتی لە پۆلیەکی بنەڕەتیەوە هەتانۆ بە بنەڕەتی حساب بەڵام خۆی ئەڵێ قوتابخانەیەکی بنەڕەتی بەڵام بەداخەوە 1 بۆ 6 تایە 1 بۆ 6 بنەڕەتی تایە زۆربەی قوتابیانی گوندەکە لەبەر دووری جوگرافیای شوێنی دانیشتوان لەناو سنتەری شارەکانە یان قەزاکانە یان ئەو شوێنانی کە لەیانەوە نزیکە لەبەر بارودۆخی دارایی هەتا ینی کە 6 خوێن قوتابخانەیەک نییە شوێنێک نییە لە نزیکی با بڵێن جوگرافیای دانیشتنەکەی خۆیەوە هەتا بتوانێت ئیدامە بە خوێندنەکەی بە زۆر قوتابیمان بینیوە لە دەروی گوندەکان لەبەر زۆر ئاستی زانستیشی بەرزبووە لەبەر نەبوونی قوتابخانە نزیکی خۆیەوە نەیتوانیەوە بەردەوامی بە خوێندنەکەی بە قوتابخانەی حکومی هەمومان ڕۆژانە ئەیبینین کە هیچ گرنگێکی پێنادرێ تەنانەت ئێستا لە قوتابخانە حکومیەکانە کارگوزارێک نییە هەتا ڕۆژانە بتوانێت ئەو باکوخاوێنێکی سەرەتایی کە بۆ قوتابیان ئەکرێت قوتابی لەوانەیە قوتابێکی گەورەتر خۆی بتوانێت پۆلەکەی خۆی بە جۆرێک لە جۆرەکان ڕێخستنێکی بۆ کە بڵام قوتابی لە 1ەوە هەتا 6 بەڕاستی زۆر زەحمەت و ئەستەمە بێ بۆی بەڵام ئەو قوتابیانی تریش یعنی کاری ئەو نییە ئیشی ئەو نییە بێت ئەو بۆ زانستێکی مەژوڵ بێ بە و کارانی ترەوە بەداخەوە ئێستا لە قوتابەکانە کارگوزار نییە ئەم ئەرکە خراوەتە سەرشانی مامۆستایان خراوەتە سەرشانی قوتابیان بەداخەوە کە ئەمە بارگرانیەکی ترەکە دروست کراوە بۆ مامۆستایان لە قوتابخانەکانە تەنانەت خوێندکەرەوەنیە گەرمکەرەوە بوونی نیە قوتابخانەکان هیچ خزمەت گوزارێک بوونی نیە لە هیچ خزمەت گوزاریەک ینی بینای قوتابخانە لە کوردستانە ئێستا مامۆستای ڕاهێنەریان دروست کردووە هەندێک مامۆستایان ڕێزم بۆ نێکیان بە مامۆستایکی ڕاهێنەر دروست کراوە جێگەیان کردوتەوە یاسایەکی پێیاوە دێتە قوتابخانەکانەوە بۆ نمونە ئەڵێ من ئاستی زانیاری مامۆستا بەرزەکەمەوە کە بتوانێت بە شێوازێکی سەردەمیانەوانە بڵێتەوە ئێمەش ئەمەمان پێ باشە شتێکی باشە با بکرێ بەڵام مامۆستا ئەچێتە گوندێکەوە هەر ئەگەر باسی گوندیش نەکەین ئێمە لە ناو سنتەری شارە لە ناو شاری سلێمانیا قوتابخانەمان هەیە هیچ ئیمکانیەتێکی نییە دێتە ئەو قوتابخانەی و مامۆستاکان کۆ ئەکرێتەوە وانەیەکی پێ ئەڵێتەوە ئەڵێ با بڵین بە داتاشۆ وانە بڵێرەوە هۆکاری فێربوون ئەمە بەکاربێنە بەڵام لە حاڵەتێکە هیچ شتێکی نەیاوە تۆ تا بەکاری بێنی تەنها ئەمەش شتێکی ڕووکەشە کە بە تۆی ئەڵێ کارەبانیە ئەڵێ داتاشۆ بەکاربێنە داتاشۆ نیە ئەڵێ بەکاری بێنە دوجار هەڵسەنگاندنێکیش بۆ مامۆستا لەسەر ئەم شتانە ئەکرێت ئیمکانێتەکەی بە تۆ نەیاوە هەڵسەنگان یعنی بە هەموو جۆرێک بە هەموو لە شوێنێکەوە خەریکی بارگرانی دروستکردنە بۆ سەرشانی مامۆستان بەداخەوە باشە یەکێکی دیکە لەوەی کە لە ناو سەکتەری پەروەردە هەیە و ئیهمال کراوە یاخود زۆرجار گۆڕانکاری تیا ئەکرێت و لەگەڵ کۆمەلگای ئێمە و لەگەڵ خوێندکارانی ئێمە ناگونجە منهەجی خوێندنە منهەجی خوێندن منهەجێکی سویدیان بۆ هێناوین منهەجێکی وڵاتانی دەروایان بۆ هێناوین و لە کۆمەلگای ئێمە پەیڕەوی ئەکەن و زۆر جارش تازەکردنەوەی تیا ئەکەن بەڵام بە کۆمەڵێک هەڵە و کۆمەڵێک نوقسانیەوە ئایا منهەج تا چەندێک کاریگەری لەسەر پێگەاندنی خوێندکار و ئەو منهەجێکە لە ئێستاشدا هەیە تا چەندێک دەکرێت بڵین لەوانەیە زەرەر لە خوێندکار بدات لە ڕووی ئەوەی کە لەگەڵ کۆمەلگای ئێمە و لەگەڵ ئەو ئاستی خوێندنەی ئێمە کە هەمانە ناگونجێت بەداخەوە ئەمە چەندین ساڵە لە قوتابخانەکان بەردەوام گۆڕانکاری منهەج ئەگۆڕێت بۆ نمونە
ساڵی پار قوتابیانی پۆلێکی سەرەتایی منهجێکیان بۆ هاتبوو بیرکاری وانەی بیرکاریان گۆڕا بوو بە کۆمەڵێک هەڵەوە کە مامۆستایان زۆربەی مامۆستایان هەڵەکانیان لەم منهجەیە دۆزیەوە. ئەم ساڵ دووبارە ئەو کتێبە گۆڕاوەتەوە منهجەکە گۆڕاوەتەوە. ئێمە منهجێکی سویدیان بۆ هێناین شتی باش هەموو کەس پێشوازی لێ ئەکا. ئێمە مامۆستاش هەمومان پێشوازی لێ ئەکەین، بەڵام تۆ منهجێکی سویدی ئەهێنی ئەڵێ ببیناکەشت هاواستی ئەو وڵاتە بێ بینای قوتابخانەکانت بێ ئەو ئیمکانیەتش کە پێویستە بە وانەوتنەوەکە دووبارە هاواستی ئەو منهجە سویدی بێ کە هێنابێت. منهجی سویدی هێناوە پێویستی بە چەندین کەرەستە و بابەت هەیە کە لە بەردەستی مامۆستایە بێ وانەکەی پێ بڵێتەوە، بەڵام تەنها منهجێکی کۆمەڵە بەغەڵەتیش بەداخەوە ئەو منهجەیە کە لە وڵاتانی تر خۆی ئێستا کاری پێ ناکات، بەڵام تاقی کراوەتەوە کاری پێ ناکات، زەرەری لە خۆیان یاوە. ئێمە ینی بەتەواوەتی هاتوین ئەم منهجەمان هەڵگرتۆ منهجە هەڵەکە هاتوین لە کوردستان ئەمانەوێت تەطبیقیکەین بەبێ ئەوەی هیچ شتێکمان پێ بێت، تەنها منهجێکە و قسەیەکە و یاسایەکە دەرەکرێ ئیتر لە خوارەوە چۆن ئەو درێتەوە چی ئەکرێ بەداخەوە دێت. باشە ئەم گۆڕانکاری لە منهجەیە تا چنێک دەکرێت بڵێن بۆ مامۆستاژ لانی خراپی هەیە لەوەی کە زۆر جار هەتاوەکو خۆی لەگەڵا ئەگونجێنە سەرەکەین گۆڕانکارێکی دیکە لە منهجەکە دروست ئەکات. خۆی ئەگەر ئێمە بمانەوێت گۆڕانکاری لە منهجا بکەین ئەبێت تۆ لە سەرەتاوە پۆل جیلێک بەری نەک ئێستا بێت ئەمساڵ پۆلی یەک دۆن ینی هەموو پۆلەکان بگریتەوە بە گۆڕانکاریەکی منهج. من قوتابیەکەم هەیە منهجێکی بریتیش کانسڵیان هێنا یان منهجێکی سویدیان هێنا دوایی پۆڵندیان هێنا ینی ئەم هەموو منهجانیان هێنا کردیان بەسەر قوتابیمان هەبوو لە یەک قوتابخانە ئەو بە منهجێکی خوێن قوتابەکەی ترمان منهجێکی تر هەبوو قوتابەکەی تر منهجێکی تری هەبوو. ینی ئەمە تێکەڵ و پێکەڵەیەکی دروست کرد بەداخەوە ینی مامۆستا هەبوو دەبوو ئەو پۆلەش بڵێتەوە ئەم پۆلەش بڵێتەوە ینی جیاوازیەکەشیان زۆر بوو ئەم با بڵێن منهجانە. ئەگەر گۆڕانکاری لە منهجا دروست ببێ ئەبێ بۆ نمونە من ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو ئەمەوێت منهجێک بگۆڕم ئەبێ لە پۆلێکەوە بیگۆڕم ئەم پۆلە ساڵێکی ترەچی ئەنجا پۆلەکەی ئەم دووبارە ئەم جیلەهی بیگۆڕم وردە لەگەڵ ئەمە تا کۆتایی منهجەکەی ترم کۆتایی دێن نەک لە یەک کاتە سێ منهج لە قوتابخانەیەکە تەطبیق بکەم و بێم گۆڕانکاری لەگەڵا بکەم و دوجار مامۆستاش پێویستی بەوە هەیە کە ئەم منهجە گۆڕاوە زانستێکی خۆی ئەپدەیت کاتەوە زانستێک وەرگرێت. مامۆستامان هەبووە ئەمساڵ کە منهجێکیان کتێبێک وانەیەک شتێک گۆڕاوە هاتۆتەوە قوتابخانە دەستی پێکردێتەوە تەنانەت ئێستا حسەی مامۆستاش کتێبەکە ناهێنێت کتێبەکەش نایە بە مامۆستا ئەبێ خۆی پێیکڵە ینی من بۆ نمونە 20 قوتابی لەم قوتابخانەیە 20 کتێبێت کتێبی مامۆستا ینی نایەت هیچ کتێبێک مامۆستا نایەت ئەبێ خۆی بڕۆ ئەم پەرتۆکە پێیاکە و بگەڕێ و بەدوایە و بیشی خوێنتۆ نەک ئەوەی کە هاتی بە بەرنامەیەکی دانابێ کە ئەم مامۆستای خۆی ئەپدەیت کاتەوە زانیاریەکانی وەرگێ لەسەر ئەم منهجە بەداخەوە کە ئەمە کێشەیەکی زۆر و بارگرانێکی زۆر بە مامۆستا دروستەکە بە قوتابیان دروستەکە و زەرەرەکانیشی لە ئایندەیە بینیم. هەر لەناو منهجی خوێندندا ئەوەی کە دەستی بۆ ئەبرێت و گۆڕانکاری زۆر تیاگرێت بابەتی وانی ئاینە کە زۆر جار بابەتی دیکە و بابەتی یۆگا و نازام هەندێک بابەتی دیکەی تێکەڵ دەکەن و ئەوە زۆر جاریش هەڵە ڕوو ئەدات لە بناو بابەتی ئاینا و کتێبی ئایندا ئاەت ئەمە چ کاریگەریەکی خراپی هەیە بە تایبەت کە کاتێک ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین و لە سەدانەوەتی زیاتری هەوڵاتیانی هەرمی کوردستان مسلمانن. بەداخەوە ئێمە چەندین ساڵە دەست بردن بۆ گۆڕانکاری لە منهجی ئاینە ئەیبینین ئەم ساڵیش چەندی شتمان بینی کەمکردنەوەی وانەی ئاین بوو دوجار بە بڕیارێکی تر پێشتریش ینی هەنێک قوتابخانە خۆی هەیە هەندێک قوتابخانە خۆی هەیە بەمەبەست وانەی ئاین هەموو وانەکانی تر پسپۆڕیە بەڵام وانەی ئاین پسپۆڕی نیە بەمەبەست ئەیا بە هەندێ مامۆستا بۆ نمونە ئەو مامۆستانەی کە زیاتر پێویستی بەوانەیە کە بیڵێتەوە مامۆستا کە ئەچێتە پۆلەوە وانەی ئاینەکە ناڵێتەوە وانەیەکی تر ئەهێنێتە شوێنی و هەر ینی بەبێ ئەوەی کە کتابێک دەرکرابێ بێ تعمیم کرابێ بۆ ئینەکان کەوانەی ئاین کەم کرێتەوە کەوانەی ئاین بوترێتەوە لە کاتێکدا ئەمە کۆمەڵگەیەکی مسلمانی زۆرنی کۆمەلگاکەمان مسلمانە ینی ئاین ئەبواە بەداخەوە مەلەوانی ئەگەر وانەی ئاین ببینین لە هەموو پۆلەکانە ئەگەر کتێبی وانەی ئاین پەرتۆکی وانەی ئاین بێن ببینین یعنی کەمترە لە کتێبمان هەیە کەمترە لە 12 لاپەڕە کە زۆر بە شیوێنەیەکە و ئەوەی کە لە ناو ئەم کتێبوانەیەدا چەند شتێکی کەم و کورتە کە بەردەوام
با بڵین لەم پۆلە لە ساڵەکانی تر هەر هەمان شتە دووبارە ئەبێتەوە و هیچ گرنگیەکی پێنادرێت لە قوتابخانەکانە و دوجار ئەگەر مامۆستایەک بزانن لە قوتابخانەیەکە مامۆستا هەیە بزانن کە ئەزانێت گرنگی بەم وانەی ئاینە ئەدرێ بە هیچ جۆرێک بەڕێوەبەری قوتابخانەکان چکە لە لایەنی حزبیەوە قۆرەخ کراوە بەداخەوە نادرێت بۆ مامۆستانێک کە قوتابی ئیسیفادە لەو وانە بکە و مامۆستا بتوانێت بە شێوازێکی جوان بياتێ. باشە ئەمە کاریگەری خراپی لەسەر قوتابی چییە؟ بەتەکیدی کاریگەری هەیە ئێمە قوتابیمان هەیە ینی زۆر جار ئەچیتە پۆلەکانەوە ینی بە حاڵەتێکی ئەڵێ ئاینە ینی وانەی ئاینمان هەیە دووبارە بۆ نمونە مامۆستاکە ئەوە وەریگرتون بۆ دەرسێکی تر قوتابەکانش هەر ئیحتیمام بەوانەکە نادەن بەداخەوەیان لێ کردووە لە قوتابخانەکانە وانەی ئاین بەناو لەناو جەدوەلەکانە هەیە لەناو خشتەی وانەکانە هەیە بەڵام ئەدرێتە مامۆستایانێک کە بۆ خۆیان بە وانەیەکی تر بەکاربهێنێت تەنها ناوێکە بەداخەوە. باشە چارەسەرەکان چین و ئایا بۆ ئەوەی ئەم کاریگەری خراپانە و ئەم لێکەوتە خراپانە لەسەر قوتابیانی فەقیر و هەژار و ئەوانەی کە لە کەرتی حکومیات دەخوێنن کاریگەریەکەی کەمتر بێتەوە بێ دایک و باوک چۆن ڕەفتار بکات و چارەسەر لایکەیە؟ بەداخەوە ئەم خۆی چارەسەرەکە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم چارەسەرێکی ڕیشەیی بۆ بکە بەڵام بەداخەوە ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردیا ئێمەی دایکان و باوکان ئەبێت من ئەم مناڵم هاتەوە سێری وانەکانی بکەم بیکەمەوە بزانم چی تایە یعنی ئەو هەڵانەی تایە بکرێ بە راپۆرتێک یعنی ئێمە ساڵێکیان هەڵەیەک لە ناو کتێبێکە هەبوو چەند مامۆستای کردمان بە راپۆرتێک قسەکەشمان ڕۆی ینی استفادەمان لێ کرد منهەجەکە با بڵین گۆڕا هەر نەکوانی با بڵین ئاین بە تایبەتی هەموو وانەکان یعنی تۆ هەڵەیەکی زانستی تایە دەبوو دایکان و باوکان ئەمەیان پێ قبول نەبێت قسەیان هەبێ لەسەر مناڵەکەیان چونکە زۆر ئێمە زۆر بەمان توانای ئەومانیە لەوانەیە مناڵێک بەرینە قوتابخانەیەکی ئەهلیەوە بەڵام با قوتابخانە ئەهلیەکانیشمان لا ئەوەندە گەورە نەبێت کە بڵین زیاتر لە قوتابخانەیەکی حکومی پڕزانست و پڕزانیاریە چونکە قوتابخانەمان هەیە لە ناو شاری سلێمانیا قوتابخانەی ئەهلیە کە دەبوو 15 قوتابی لە پۆلەکە یاوێ زۆرترینەکەی 20 قوتابی هەبێ لە ناو شاری سلێمانیا قوتابخانەی ئەهلیە کە دایک و باوکەکە پارێکی ئەجگار زۆرەیە 32 قوتابی بۆ 33 قوتابی لە پۆلەکەیا دانیشتۆ کە ئەمە لە ڕووی ستانداردی پۆلەوە نایاسایی ئەو دانیشتەکە هیچ کەسێکیش نییە بە دوواداچوونێکی بۆ بکە دەبوو دایکان و باوکان ئەویان پێ قبول نەبێت لە کاتێکدا دایک و باوک پارەیە بۆ مناڵەکە بە شێوازێکی باشتر پەروەردە ببێت بەڵام بەداخەوە یعنی وایان لەم خەڵکە کردووە ئەگەر بە ترساندن بێ ئەگەر بە بێ ینی ها ئینتیمایان نەما بێت کە ئەم خەڵکە هەموو شتێک ئیهمالەکە بەخۆشمانەوە ئێمە لە قوتابخانەی حکومی ینی زۆر جار هەڵەیەک با بڵێن ڕوئەیە لەلایەن مامۆستاوە بێ لەلایەن قوتاب دەبوو دایک و باوک ئەمەی پێ قبول نەبێت دەبوو قبولی نەکات تۆ چونکە پەروەردەی ئەوە ینی لە 24 کاتژمێرە مناڵەکەی ئەو 6 کاتژمێری لە بەردەستی مامۆستایەک دەبوو قبولی نەکات بۆ شێوازە پەروەردەی بکە. دەستخۆش بێت سپاس بۆ مامۆستا هودا محەممەد کەرم تۆرە لەگەڵمانەوە سپاس دەکەین دەستخۆش بێ.